دووبارە سڵاوتان لەبێت بینەرە بە ڕێز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام بەرنامەی سۆدۆی 1994 خۆشحاڵین گەڕاینەوە لاتان میوانە بە ڕێزەکانمان لە بەرنامە بە ڕێزان مامۆستا حوسێن ئاغا بانخوازی دەڤەرەکە بەڕێز مامۆستا ڕزگار قادر بەرپرسی مەڵبەندی پێنجی ڕێخستنی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەڕێز مامۆستا کامەران بابانزادە کاندیدی ژمارە 4 لە لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی کوردستان و کاک عوسمان سێکتانی کارگەڕی هەڵبژاردن و ڕاپرسی لە مەڵبەندی پێنجی ڕێخستنی کۆمەڵی ئیسلامی کوردستان دووبارە سپاسی ئامادەبوونتان ئەەکەم لەگەڵ ئەم گەنجە خوێنگەرم و بەڕێزانان ئێوەش دووبارە بەخێر بن. ئێوە هەندێک قسەتان کردم بە ڕێزانە بەشداری و پرسیار و ڕوونکردنەوەیان هەبوو دەمەوێت دیسان بگەڕێمەوە لای ئێوە لە ڕوانگەی پرسیارەکان و خەمی ئەوانەوە بەشەکەی دیکەی بەرنامەکەمان تەواوەکەین و گفتوگۆەکەین. ئومێدەکەین لە قسەکانتانە بتوانن وەڵامی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆیان بە ڕێزانە و تێک ڕای خەڵکی دەبەری بتوێن پشدەر بدەنەوە. بەڕێز مامۆستا حوسێن ئاغا لە بەڕێستانەوە دەست پێەکەیت. جۆرێک لە ناومێدی هەیە لە پرسیارەکانی ئەم بەڕێزانە ئێمە چۆن وەکو تاکێکی موسڵمان ناومێدیە بڕەوێنینەوە و تێیپەڕێنین و ئەو کاندیدانە کێن پێویستە مێدیان پێبەخشینەوە و بیانکەینە نوێنەری خۆمان پێویستە چ خصلەت و سیفاتێکیان تیابێت. دیارە یەکەم شت یەکێک لە سیفەتی ئینسانی ئیماندار هەرگیز بێهومێدی نابێ ڕووی تێ بکات. بەڵێ خی گەورە دەفەرمێ إنه لا يئس من روح الله إلا القوم الكافرون بێهیوایی و بێومێدی سیفەتێکی ئینسانی ئیماندار نییە. بەڵێ و بەڕاستی یەکێک لە شتە جوانەکانی ئینسانی ئیمانداریش ئەوەیە کە نابێ بێ هەڵوێز بێت. حتا خوای پەروەردگار کە باسی لە کاتێکە دوو تاقم بەگژ یەکدادێن شەڕ لەگەڵ یەکتر دەکەن وإن طائفتان من المؤمنين اقتتلوا فأصلحوا بينهما فإن بغت إحداهما على الأخرى فقاتلوا التي تبغي. ئەگەر یەکیان زانیت دەست درێژی دەکات زاڵمە ستەمکارەوە لە بینی دوو تاقمی موسڵمان و دینداردا ئەتۆ دەبێت تای لای ئەو لایە بگری کە دەزانی زوڵمی لێ دەکرێت و ئەو کەسەی کە زاڵمە بەرە ڕووی بوەستیتەوە. ئەی چۆن لێرەکانەدا دەبینی کەوا دەسەڵاتێک یعنی سەرجەم چین و توێژەکانی ئەم میلەتەی بەڕاستی وێران کردووە زوڵمی لە سەرجەم تاکەکانی ئەم میلەتە کردووە چۆن وا بێ هەڵوێز دەبی و بێن بەبێ مەوقیفدا دەنیشی کە بەڕاستی ئەمە سیفەتێکی خراپە نابێ ئینسان ئەوە هەرگیز ڕێگا بە خۆی بدات بێ هەڵوێز بێت چکە بێ هەڵوێستی شتێکی خراپە. تەنانەت ئەو جار کە تۆ بڵێ من ناچم بێهیوام و ناچم دەنگ نادەم کە ئەوە شت کرد ئەو کاتەی تۆ بەوە دەسەلمێنی کە بە معنای کەلیمەیان بە کردارەوە دەسەلمێنی کە تۆ ناتەوە وڵاتی سەرپەرشتیارێکی هەبێ واتە بە کەس ڕازینی. ئێدا سیرکە ابن تەیمیە ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێت لە مەجموع فەتاوادا لە بەرژی 28 قسێکی جوان دەکات دەڵێ 60 ليلة مع سلطان جائر خير وأصلح من ليلة واحدة بلا سلطان. دەڵێ ئەگەر 6 دانە ڕۆژ دەسەڵاتدارێکی زاڵم حاکم بێ ئێستا زۆر لەوەی شاترە یەک دانە شەو هیچ حاکمێک نەبێت. ئەو کەسەی کە بێهیوایە و ناچێت بۆ دەنگدان دەوێت فەوزا بێ دەبێت کەسە بۆ خۆی چی دەکە بابیکە دەبێت یاسای دارستان و کاتەی سەرگردانی ماڵوێرانی دەبێت. تەنانەت لە هەڵبژاردنەکانی ئەمریکادا لە بینی جۆرج بۆش و ئۆبامایدا مسلمانانی ئەمریکا داوایان کرد لە جاری ئیسلامی لە فتووە کە فتووامان بۆ بدەن ئەمە بەشداری بکەینیان ناوتیان بەڵێ بەشداری بکەن کە بەشداری ناکەن یانی نامانەوێت ئەو وڵاتە هیچ سیستم یاسایەکی تێدا بێت. ئەی کوتی زامە دەنگ بەشێ بدە هەردوو مەسیحین تی ئەو کاتەیە ئێمە قاعیدەمان هەیە اختیار و بین الأخف المفسدتين ئاخوان و شەڕین لە بینی دوو کەسی ئەی لێرەدا چۆن ئەو کەسە دەبێت بێ هەڵوێز بێ و بێهیوا بێ و ئەمە ڕووی تێکە بەڕاستی ئەمە خراپە. زۆر باشە ئەو خەڵکان و کاندیدانە کێن لە ڕوانگەیەکی ئیسلامیەوە یا بە تێگەیشتنێکی ئیسلامیەوە ئێمە هەڵی بژێرین ئەو سیفەتانە کامانن کە لە بەرچاویان پێویستە بگرین. دیارە کە ئێمە دەڵین تەکید لەسەرەوە دەکەینەوە کە دەبێت ئینسانی موسڵمان بێ مەوقیف نەبێت بێهیوان نەبێت و بچێتە سەر سندوقەکانی دەنگدان و حەقێکی شەرعی خۆیەتی کە دەنگ بدات بەڵام ئەو کاتە دەبێت دەنگدانی بۆ شێ بێ. ئەساسەکە لێرە وەکو نەگوتم مار سەربەخۆ بە عەشوایی بچێ و خزمایەتی و برادەرایەتی و یان فڵان لە قەومی خۆیەتی ئەوە خراپە.
ئەو کاتەی دەبێت کۆمەڵە پێوەرە لای ئەو هەبێت یەکەم مەسلحەتی عام هەڵبژێرە بەسەر مەسلحەتی شخصی خۆیدا ئەمڕۆ زۆر کەسەیە لە پێناوی موچەیەکی کەمە 7,000 خۆیە ئامادەیە سەری میلەتێک بە قوڕدا دەکات دەنگ بە کەسێک دەدات کە تا چەند ساڵێکی تر تەمەنی درێژ دەکاتەوە دەبێت تۆ بەڕاستی بزانانی ئەو کەسانەی کە هەڵیان دەبژێری داخۆ بۆ میلەت چۆنن داخۆ جارێ هەر بیر لە ئێمە زۆر جار هەر بیرمان لەوە کردوتەوانێ موچەکەم و ئەوەکەم نابینین ئەخلاق و ڕەوشتی ئەو میلەتە بە شوێ گەیشت پەروەردەی ئەو میلەتە بە شوێ گەیشت بەڕاستی ینی ئاستی هۆشیاری میلەت هەر نەماوە میلەت سەرگەردان بووە بەڕاستی ینی وایان کردو چۆن فیرعون فەستەخەفە قەومەه فەئەطاعوه وای لێ کردبوو مێشکی خەڵکی دەرهێنا بوو هۆش و بیری لەدەستدا بوون ینی ئەمڕۆ ئەمانە دەستیان بۆ سەرجەم کایەکانی ژیان بردووە هەر هەمویان وێران کردووە دەبێت دووبارە بیر لە کاندیدانێک بکرێتەوە کە دووبارە ئاوەدانکردنەوە بە وڵات بێنن خەم لە چینی گەنج بخۆن خەم لە خوشکان و لە دایکانمان بخۆن خەم لە پەروەردەی جیلەکانی داهاتوومان بخۆن ئەم جۆرە کەسانە بەکەڵک ئەوە دێن کە ئێمە دەنجیان پێ بدەین و متمانی خۆمانیان پێ زۆر باش بەڕێز مامۆستا ڕزگار دێنە لای جەنابتان ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان هەم لە وەڵامی پرسیارەکانیان بەڕێزانە شەگەر شتێک گەڵاڵە کردبێ دەتانەوێت پەیامێک بگەنن بە خەڵکی کوردستان چی لە خەڵکی کوردستان داواکەن چی لە لایەنگران و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی کوردستان داواکەن لە ڕاستیدا ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کە بە قایمەیەکی سەربەخۆ و لیستێکی سەربەخۆ هاتوینەتە ناو ئەو پرۆسەیە هەر دەستپێکی هاتە ناو پرۆسەکەمان و داکۆچیکردن لەوەی کەوە ئەم وادی هەڵبژانە دوانە خرێ لە کاتی خۆیدا هەوڵ بدرێ ئەنجام بدرێ ئەوە دروستکردنی ئومێد و هیوایەکە بۆ خەڵک کەواتە مەفروزە ئەوە خەڵکی وەکو خاڵێکی دەستپێکی دروستبوونەوەی هیوا و ئومێد بۆ ئەو پرۆسانە سەیری ئەو هەنگاوی کۆمەڵی ئیسلامی بکات کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوودا بۆ جەماوەرەکەی ئەوەی لە ئەو پەڕی توانایدا بێ پێشکەشی کردووە وەکوچی مەسەرەن ئەوەی ئەست و هەنگاوەکانی کۆمەڵی ئیسلامی لە بەردەوامەندی خەڵک ئەتوانی شتێکمان بەڵێ کۆمەڵی ئیسلامی جارێ ئەگەر سیرکەی لەوانەیە خەڵک هەرچی باسیەوە دەکە ئایا چی پێشکەشی کۆمەلگا کردووە یەکسەر بیر لە پرۆژە دارایی و اقتصادیەکانی ئەو لایەنە سیاسیە بکاتەوە یان ئەو دام و دەستگایە بەڵام تەڵان کۆمەڵ یان هەر حیزبێکی سیاسیە کۆمەڵی ئیسلامی شەکو هەر حیزبێکی سیاسی تر حیزبی سیاسی پرۆژەی اقتصادی نییە حیزبی سیاسی پرۆژەیەکی گشتی هەیە طبعاً دەیەوێت لە ڕێگەی ئەو پرۆژە گشتیەوە بگاتە جومگەکانی دەسەڵات ئەو کاتە دەسەڵاتی دارایی و دەسەڵاتی سیاسی و عسکەری و یاسادانان و کۆی دەسەڵاتەکانی ئەم هەرێمە لە خزمەتی هەوڵاتیانی هەرێمەکە سەرفکە کۆمەڵی ئیسلامی هەتا لەو بوارانەشدا پاشەکشەی نەکردو یاخود کەم تەرخەمی نەکردو سروشی بەرامبەر بە خەڵکی خۆی نەکردووە ئەگەر لە سەربنشینەی باخەڵ و داهاتی تاکەکەسی تاکەکانی خۆی بێت ئەگەر لە ڕێگەی دروستکردنی متمانەی خەڵک بێ بە ئەو دام و دەستگانەی کە کۆمەڵی ئیسلامی هەیەی وەکو خزمەت گوزارێک بە کۆمەلگاکە ئەگەر لە ڕێگەی ئەو پرۆژانە بێت کە لە ڕێگەی شاندی حکومی یاخود ئەو ئەستافێکەوە لە پەرلەماندا بەشداری کرد بێت لە ڕێگەی هەموو ئەوانەوە کۆمەڵی ئیسلامی توانوێتی ئەسپی خۆی تاوبدا و جێگەی ئومێدی خەڵک بێت تەنها ئەندامانی کۆمەڵی ئیسلامی ناوە لایەنگرەکانی نابەڵکو ئەو دەنگە خۆڵەمێشیانشکەوە سەیری واقعە سیاسیەکە دەکەن و سەیری هەڵوێستی هێزە سیاسەکان دەکەن سەیر دەکەن کۆمەڵێکی ئیسلامی هەیە یان حیزبێکی بە ناوی کۆمەڵی ئیسلامیەوە لە ساحەکەدایە خاوەنی هەڵوێستی سیاسی نەگۆڕە لە ڕابردوو تا ئێستا حیزبێک هەیە یا قایمەیەک هەیە کە حیزبێکی تەقدیمی ئەو واقعە کردووە لە ڕابردووە هەتا ئێستا چی لە ئەو پەڕیتوانادا و بێت لە خزمەتی فەقیر و هەژار و نەدارانی ئەو هەرێمەدا سەرفی کردو بە شایەتی خەڵکانی دەروی کۆمەڵی ئیسلامی خەڵک شایەتیدا کە بەڵێ کۆمەڵی ئیسلامی بە داهاتێک و دارایەکی کەم ئەوەی کە لە توانای توانایەکەشی بریتە لە باخەڵی ئەندامانی بە پاشان بریتە لە باخەڵی خێرخوازەکانی لە ڕێگەی ئەوانەوە توانێتی پرۆژە خزمەت گوزاریەکانی خۆی پێشکەشی کۆمەلگا بکات لە سەرپەرشتیکردنی چەندان سەدان هەتا لەو دەڤەرەی خۆمان بە سەدان خێزان هەیە کەەوە خێزانی بێباوکن واتە منداڵی بێباوشیان هەیە وە چەندین کەسی کەم دەرامەت و نەخۆش و بێدەرەتان هەیە کە کۆمەڵی ئیسلامی خزمەتی پێکردوون و لە بواری و سلکی تەندروستیدا کۆمەڵی ئیسلامی هەم لەم دەڤەرە هەم لە دەڤەرەکانی تریش توانوێتی لە ڕێگەی خەسەخانەکانی بەخشین و بنکە تەندروستەکانی بەخشینەوە پاشانیش لە ڕێگەی ئەو ڕێکخرا و دەستانی کە کۆمەڵی ئیسلامی لە شوێنەکاندا هەیەی خزمەت بە بواری تەندروستی خەڵک بکات کۆمەڵی ئیسلامی پاشان بە ئەو بەشداریەکەوە تاکەکانی پێشکەش بە کۆمەلگا دەکات دەتوانێت
سەری بەرز بێ و بە خەڵک بڵێ خەڵچینە ئەگەر لە پەرلەماندا بم ئاوا دەبووم وەکو فراکسیۆنەی کە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوودا چۆن دیفاعی لە قوت و ژیانی خەڵک کردووە چۆن دیفاعی لە مقدساتی و خەڵکە کردووە چۆن دیفاعی لەوە کردوەکەوە ئەم وڵاتە وڵاتێکی بە موسسات بێ و خزمەتی هاوڵاتیان تێیدا مەرجی ئەساسی بێ بە پەیوەندی نێوان حکوومەت و خەڵک تەنها پەیوەندی هاوڵاتی حکوومەت بێن نەک ئەو پلەبندێکەوە هێزەکانی تر دروستیان کردووە هەندێک تێیدا لە های لایفدا بژین و هەندێکی شتێکدا لە ژیانێکی زۆر سەخت و ناڕەحەتدا بژین کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ڕێگەی ئەو تاکانی کە لە حکوومەتە خۆجیەکاندا بەشداریان کردووە چ مدیر عامەکانی بێت چ قایم قایمەکانی بێت چی مدیر ناحیە بێت چی لە پۆستی وەشوی لە زیرەکانی بێت توانیوێتی بەشایەتی دۆست و دوژمن هەموو ئاماژە بە دڵسۆزی و لێبراوی و دەستپاکی و دایانپاچی ئەو ئەندامەکان و خەڵکی کۆمەڵی ئیسلامی دەکەن لەو بوارانەدا و لە ئەو پەڕیتوانای خۆیان بە خرجدا بۆی کەوا بتوان خزمەت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن اینجا کۆمەڵی ئیسلامی لە ڕێگەی تاکەکانیشی لەناو کۆمەلگادا توانوێتی خزمەت بە بوارەکانی تری کۆمەلگا بکات لە ڕێگەی ئەو دام و دەستگا و دامەزراوانەیەکەوە کۆمەڵی ئیسلامی هەیەی کە خزمەت بە بواری پەروەرە دەکات بەبێ فەرق و جیاوازی لە هەموو قۆناغەکاندا ئەم دام و دەستگایانێکەوە کۆمەڵی ئیسلامی هەیەی خزمەتی بە منداڵانی هاوڵاتیانی ئەو هەرێمە کردووە توانوێتی خولی پەروەردەی و گەشە پێدانی توانای مرۆیی و پاشان خولی بەهێزکردن و پاشان خولی بەهێزکردنی بابەتەکانی هەتا خوێندەریش لە ڕێگەی ڕێکخرا و دەست تا ئەو دەستانێکەوە کۆمەڵی ئیسلامی هەیە بۆ لەو بواراندا خزمەتی پێکردەوە لەناو خەڵکدا بڵاوکەنەوە ئەوانە بەڕای من دەبرن بە دوو بەش یا زۆرزانن یا نەزانن هەردووچیان خزمەت بە دەسەڵات دەکەن یا ئەوە تا بە زۆرزانی ئەو کەسە دەسەڵات خستونێتە ناو واقع دەیانەوێت خزمەت بە دەسەڵات کەن و بەمانەوەی درێژکردنەوەی تەمەنی ئەستەمکاری دەسەڵاتکەن یا ئەوە تا لەگەڵ ڕێزم بەشێک لە خەڵکی بیاویانەیە بە نەزانی کەوتوتە داوتەڵەکەی ئەوەی کە بەڵێ درێژە بە ستەمکاری دەسەڵات و قۆرەخکاری دەسەڵات بدرێت بۆیە پێویستە بەڕاستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر وریا بن بە وریایە و مامەڵە لەگەڵ ئەو پرۆسەیەدا بکەن پرۆسەی گۆڕانکاری پشت و درێژی دەوێت پێویستی بەوەیەکەوە لە هەموو قۆناغەکاندا لە پشت ئەو هێزانەوە بن کە لە خەمیاندان کۆمەڵی ئیسلامیش لەسەر مەشق و لایەنە سیاسانەیە کە لە خەمی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بۆ ئێمە دەکەین کە پشتگیری لە کۆمەڵی ئیسلامی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی بکەن. بەڕێز مامۆستا کامەران بابەنزادەکانی دی ژمارە 4 لە لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی ئەم بەڕێزانە ئەم گەنجانە بە نەرایەتی ئەو خەڵکانەی دەڤەرەکە کۆمەڵێک بابەتیان وروژان تۆ بە تێکڕە وە کاندیدێک
چۆن لە داواکاریەکانیان وە لە خواستەکانیان وەلا و پرسیارانی کە ئاراستی جەنابەتیان کردەگەر ئینشاءڵڵا سەرکەوتی و پشتیوانی ئەمانت بەدەستێنا و چوویتە پەرلەمان ئیستیجابەی ئەماناتەوێت چۆن خزمەت بکەیتەوە بە دەبەرەکە زار پرسیارەکان زۆر بوون یانی پێم خۆشاگەر بکرێت چەندی ڕێکیژوی هەڵوێستە لەسەر وەڵامەکانیان بەڵێ هەروەکو درێژەدار بە مۆزوعی بێئومێدی ئەمریکایە من تەسەوڕ دەکەم کاتێک کە نێچیر بێئومێد دەبێت لە بەرامبەر بە ڕاوکەرەکەی باشتر ڕاو دەکرێت مەلەوان کاتێک کە بێئومێدتر دەبێت بە تەکید بەرەو خنکان داڕوایانی بێئومێدی سەرەتای لە ناوچوونە سەرەتای بەزینە سەرەتای خۆ لە ناوبردنە بۆیە بێئومێدی دیاردەیەکی زۆر زۆر خراپە و ئومێد هەمیشە ژیانەوەیە ئەگەر کەسێک تووشی شێرپەنجەش بوو ئەگەر بێئومێد بوو شێرپەنجەکەی زیاد دەکات کە بە ئومێدە ژیان بوو دەبین هێواش خۆناغی بەرەو باشی دەبڕێ بۆی بێئومێدی دەردێکی زۆر خراپەوە زۆر کوشندەیە زەرور ئێمە بیرڕەوێنینەوە لە پرۆسەی دەنگدان بێ و لە پرۆسەی گۆڕانکاری بێ ئەمە بێئومێدی نیە لە پرۆسەی دەنگدان بێئومێدیە لە پرۆسەی گۆڕانکاری کەواتە یاعترافکردنە بۆی کە لە کوردستاندا هیچ گۆڕانکاریەک نەکرێ من دوو گەنج باسی ئەوەیان کردکە ئەمە دەرفەتێکە بۆی کە ئێمە و نازانم من هەز ناکەم لە بینی ئێمە و لە بینی گەنجەکان و لە بینی کۆی ئەوانەی کە ڕۆژانە پێکەوە کار دەکەین ئەو دیوارە گەورە هەبێت ئەوکو بە دەرفەتێکی بزانن کە پێکەوە کار دەکەین من لە بارگایەکەی خۆم دەنازانم ڕۆژانە پێکەوە شتێک نییە با بڵێن ئەمە بەرز و ئەمە نزم و ئەو بە یەک نەگەیشتن ئەومان بە یەک تیم کارمان کردووە بۆیە پێم خۆش بوو ئەم مەوزوع ڕاستکەمەوە سوارت بە پەرلەمان داخستن ئەوەی کە لە ڕابردوودا ڕوویدا بوو لەسەر پر سیاسی سەرۆکاتی هەرێم دارە پێش هەموو شتێک ئەگەدار بێت یعنی ڕاستە یاسای هەموارکردنەوەی سەرۆکایەتی هەرێم ئەم لایەنانەی کە پرۆژەکەمان تەقدیم کردو بە کۆمەڵی ئیسلامیەوە کە بزوێنەرێکی گرنگ بوو سەرکەوتوو نەبووین لەوەی کە ئەم پرۆژە یاسایە بێتە یاسا و سیستەم لە هەرێمی کوردستان بێتە سیستەمێکی پەرلەمانی بەڵام ئەگەداری ئەوە بووین سەرکەوتوو بووین بۆی کە ڕێگری بکەین لە سیستەمێکی حکومڕانی کە 2000 لە پشتا و پشت و ڕاستیدا خۆی دەبینێتەوە بە تەرجەمەکردنی سەرکردایەتی حیزبێک لە چوارچێوەی بنەماڵەیەکەوە بگوازرێتەوە سیستەمی حکومڕانی بۆ هەموو کوردستان تاکید لەوە سەرکەوتوو بووین قابل ئەگەر با بڵێن جەنابی کاک مەسعود کە دەستی لە کار کێشایە و نەیتوانی درێژەی پێ بدە ئەمە لە خۆشی خۆی بۆ لە خۆشی ئەوە ئەمە ناچاریەک بوو کە نەیتوانی درێژەی پێ بدە و بە تاکید یاسا ڕێگەی نەداوە لایەنەکە نەچوونە ژێرباری واتە ئەگەر ئەوەی تۆ سەری نەگرتوێ ئەوەی بیش سەری نەگرتووە مە خۆناقێکی زۆر گرنگە و بە تاکیدیش کۆمەڵی ئیسلامی لە ئایندەشدا ناستە ژێرباری هیچ حالەتێک لەمانە ئەوانەی ترکە قسە لەسەر بکەین مۆزوعی با بڵێن یەکەمینیان با لەمەوە دەست پێ بکەین دەبەری ڕاپەڕین من 2 ساڵ پێش ئێستا لەگەڵ ستافێک لە ڕۆشنبیر و ئیدارە کارژێڕەکانی ئەم دەڤەرە هەوڵێکی زۆرماندا بۆ بە پارێزگاکردنی ئەم دەڤەرە پێمان وابوو لە ڕوانگەی ئەمنیەوە لە ڕوانگەی ئابووریەوە لە ڕوانگەی کارژێڕیەوە ئەم ناوچەیەکی فراوانەوە زۆر پێویستی بەوەی بکرێ بە پارێزگاوە سەردانی پەرلەمانمان کرد سەردانی حکوومەتمان کرد و دەتوانم هەوڵێکماندا بەڵام 2000 بەهۆی ئەم بارودۆخی کە دروست بۆ گەر تێبینیتان کرد بە خێرانی دارایی و بارودۆخێکی تر دەستی بە دەستی پێکرا و لەوانەیە دوو ئیدارەش تەسیری هەبێت سەری نەگرتوم پێم وایە ئەم دەڤەرە لە بارتەقای ئەو قوربانینێکە لە ڕابردوو داویەتی زەرورە کەوالیتی پرۆژەکانی چارەسەر بکرێ و زەرور لە ڕێگەی پەسەندکردنی بودجەوە بودجەیەکی زیاتر بۆ ئەم دەڤەرە خەرج بکرێ و زەرور لە ڕووی ئیدارە و ئیدارەیەکی هەیە کە بێدەسەڵات لە دەسەڵاتی بابرین لا مەرکەزێتی خۆ بەڕێوەبردن زەرورە بایەخدان بە دەڤەری ڕاپەڕین بەشی چەند تایبەت بێ بە ئیدارەی ڕاپەڕین وەکو سیستەم وەکو بەڕێوەبردن وەکو دامەزراوە بەشێکیان بایەخدان بێ بە پرۆژە خزمەتگوزاریەکان و پێم وایە بەشێکیان دەبێت تایبەت بێ بە پرۆسەی پەروەردە و وەزانکۆی ڕاپەڕین بۆ گەشەپێدانی ژێرخان و بەشێکیان تایبەت بێ بۆ کۆمەڵێک پرۆژەی ئابووری کە تێیدا دەرفەت و هەلیکار و بژانەوەیکی ئابووری لەم ناوچەیەدا دروست بکە من تەسەوڕ دەکەم ئەم دادەیە کە باسی کرد سەبارەت بە گەنجان ئەگەر تێبینیمان کردوێ ئێستا لە ژێر فەرمانڕەوایەتی ئەو دامەزراوەی ئەو ئۆرگانی کە کۆمەڵی ئیسلامی خسوێتە سەر شانی من پێم وایە بەشێکی زۆری سوود لە گەنجانی ئەمە سوودیان لە زانکۆلاین وەرگرتووە بەشێکی زۆری سوودیان لە خولی سەرکەوتن وەرگرتووە بەشێکی زۆری سوودیان لەم خول و لەم دەوراتانە وەرگرتووە کە گەنجان و لاوان سوودیان سوودمەند بوون تێیدا ئەگەر بێت و کامەران بابانزادە و هاوڕێیەکانی لە چوارچێوەیەکی با بڵێن حزبێک کە دەرامەت و کەم ئیمکانیات ئەم پرۆژانەی کردوێ بە تاکید بڕاتە دەرفەتێکی فراوانتر کە پەرلەمانە پرۆژەی باشتر و بنیادنەرانتری پێدەبێ بۆ گەنجان و لاوانی ئینشاڵڵا سەبارەت بە خانمان ئەمە من واتە سەوڕ دەکەم بەشێک چەند تایبەت بێ بە
پێداچوونەوە بە یاسای باری کەسێتی بەشێکان خزمەتکردن بە خانمان بریتی بە بەدەرفەتی زیاتر لە ڕێگای هەموارکردنەوەی یاسایەکان لە کاری مۆزەفایەتی پێم وایە بەشێک تایبەتە بە دەرفەتدانی ئافرەت لە پرۆسی سیاسی و دەوڵەتداری ئەمان هەموو لە ڕێگەی یاسا و لە ڕێگەی چاودێریکردنەوە دەبێت بەشێکیان لەوانێت تایبەت بێ بە گۆڕانکاری لەم هەژمونە ڕاگەیاندنی کە خەریکە خانمان دەتوانم من ڕێڕەوی کاری خۆیان لە بیر چێتەوە و ئەو مشارەکەی کە پێویستە بیژێڕن لە چوارچێوەی دەوڵەتداری و خزمەتکردن بە کۆمەلگا خەریکە بە ئاقارێکدا بڕواکە لە ڕێڕەوی تەبیعی خۆیدا بسڕێت و من سەوڕ دەکەم خانمان بوارێکی گرنگن کە پێویستە لەو ڕوانگەیەوە بایەخیان پێ بدرێ سەبارەت بە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی واللهی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بە یاسا ڕێک دەخرێواتە تۆ دەبێت لە ڕێگەی لیژنەی نەزاهەوە لە ڕێگەی چاودێریکردنی وردی پەرلەمانەوە و لە ڕێگای با بڵین پەسەندکردنی بودجەوە کاتێک کە بودجە بە پێی یاسا پەسەند دەکرێ و پەرلەمان چاودێری جێبەجێکردنی دەکات بەتەکید ئەمە هەنگاوێک دەبێت بۆ بنبەرکردنی گەندەڵیان کەمکردنەوەی گەندێری بەڵام لەوە دادێک کە بودجەتە پەسەند نەکرێت لە ڕێگەی پەرلەمانەوە و لە ڕێگەی یاساوە پرۆژەکان جێبەجێ نەکرێ بەتەکید بۆ حالەتێکی ئەووادا دەڕوە من پێشترش گوتومە دەبێت پەرلەمان بخرێتەوە سەر ڕێڕەوی خۆی بخرێتە سەر ئەرچی خۆی ئەمە دەبێتە سەرچاوەیەکی گرنگ بۆ کەمکردنەوەی گەندەڵی و دەبێتە سەرچاوەیەکی گرنگ بۆ ساکردنی سیستەمی حکومڕانی و دەکرێتە بوارێکی گرنگ بۆ بایەخدان بەلاوان و دابەزاندنی ئەم داهاتەی هەیە بۆ ئەوەی کە نەڕوا بۆ تەبەقەیەکی سەر و کاتێک پەرلەمانەوێ ڕۆڵی خۆی بجێڕێ بەڵام دەسەڵاتێک هەیە دەرگای داخە ڕێگە لە پەرلەمانتارەکانی یەگرێەوە یشەکەی پەکەخە چۆن نەتوانین دەستی ئەم دەسەڵاتە بگرین لە ئەوەی ڕابردوش لەوانێ سەرنجم هەبوو بێ و دەبێت لەم خولەدا ڕێگە نەدرێ پەرلەمان دەرگەی لێدا بخرێ وەزارێکان دامانی پەرلەمان پایتەخت بەجێ نەهێڵن بێن لە دەرەوەی پایتەخت بیانەوە خەبات بکەن بۆ گەڕانەوە من قەنەعەتم وایە دەبێت لە ناو پەرلەمانداوە لە ناو پایتەختدا داکۆچی لە پەرلەمان بکرێ و پەرلەمانتار خۆ لە زۆر وڵاتان کاتێککە تەحەدای پەرلەمان دەکرێت پەرلەمانتار دەست بەسەر دەکرێت دەڕواتە سزن ئەمە حالەتێکی زۆر نۆرماڵە ینی ئەم پێم وایە دەبێت ئێستا بەدواوە پەرلەمان و پەرلەمانتاری زەراتێکی زۆرتری دەبێت و بەشێکی لەوەی کە خەڵک بە ئەندازەیەک لە سیفەتی پەرلەمان و پەرلەمانتاری زۆر بە چاوێکترەوە سەری دەکە ئەوەیە کە پەرلەمانتار زێتر قسە دەکا قوربانیدانی کەمتر ئەم پێم وایم خولا پێویستی بە قوربانیدانی زێترەوە قوربانیدانیش لە جەرائاتی زێترەوە سەرچاوە دەگرێت جەرائاتی زێتریش ئەوەیە کە تۆ متمانەی ئەو خەڵکی کە دەنجیان پێداوی نەیدۆڕێنی و ضروریشە خەڵکیش بێدا کۆچی لە دەنگەکانی خۆی بکە بۆی دوزار پەرلەمانەکەمان بێتە پەرلەمانێک کە ڕۆڵی باش بجێڕێت ئەچین لای کاک عوسمان ئەگەر دەرفەت هەبوو تو دەرفەت بە جەناب دەدەمەوە خاڵەکەوە بەڕێز کاک عوسمان تێکرایان بەڕێزانە بە سیفەتی ئەوەی جەنابەت کارگەڕی هەڵبژاردن و ڕاپرسی و بابەتانەی چۆن یان تەڕوانیتان چییە چۆن کارتان کردووە بۆ ئەوەی جارێکی کرد دەسەڵات لە ڕێگەی لەشکرێک تەزویرەوە لە ڕێگەی دزینی دەنگەکان هاوڵاتیان بێ ئومێد نەکاتەوە بڵێ وڵا یەکەم شت هەر ئینسانێک سێ خاڵی لە خۆیدا بزر کرد ئەو ئینسانە ڕاستی دەبێتە ئینسانێک تێکشکاو ئەویش ئارامگری ومێت هیوا ئێمە گەر بێت و لەگەڵ ئەم دەسەڵاتەی کە چەند ساڵ 27 ساڵە لەگەڵیدا ڕێ دەکەین و دەست پەنجەمان لەگەڵ نەرم کردووە لەگەڵی بێسەبر بین و لەگەڵی بێ هیوا بین و ئارام نەگرین بەڕاستی هەر ئەو دەسەڵاتە دەمێنێتەوە بەستە سەری ئێمەوە ئەگەر ئێمە بە مێژووی ڕابردووی ڕابوونی ئیسلامی کوردستاندا چاوێک بژێڕینەوە لە سەرەتاوە چەند گەنجێک تاویاندایە چەک و دژی زۆڵم مستەمی بەعز ڕاپەڕین دژی ستەمی بەعز خوێنیان بەخشی شەهیدیاندا من شانازی دەکەم بۆی کە ئێستا من برایەکێک لەو شەهیدانم کە لە شەڕی داستانی قەڵاتوکاندا شەهید کرا لە بەرامبەر ڕژێمێکی بەعسی فاشیستی سۆسیالیستی ئەلمانی ئێستاش خەباتەکە ئێمە خەباتێکی جیاوازە خەباتەکە ئێمە خەباتێکی مەدەنیانەیە خەباتی ناوشارە خەباتێکی پەرلەمانیە خەباتێکی حکومداریە بۆیە بێهیوابوونی هاوڵاتی بێهیوابوونی تاکەکانی کۆمەڵگا سەر دەکێشێ بەوەی کە بەڕاستی سەروەریەکانی خۆی لەبیر بچێتەوە ئەو سەروەریانەی کە لە ڕابردوودا داوێتی ئێست نەتوانێت لە ئایندەدا بە ئاواتەکانی بگا بە هیواەکانی بگات ئەو ئامانجی کە لە پێناویدا تێکۆشاوە ئامانجەکانی بۆ نێتە دی بە پاشان ئەو تەزویر و گزیکاری کە لە ڕابردوو کراوە ئەو تەزویر و ئەو ساختەکاری کە لە ڕابردوو کرام
بینیمان یعنی خەڵک ڕاستی زۆر بێهیوا بوو لە بەرامبەریدا بەڵام ئەو بێهیوایە جارێکی کە کۆمەڵی ئیسلامی دەتوانێت ئەو هیوا بجێڕێتەوە بۆ تاکەکانی کۆمەلگا بە سەرڕاستی کاندیدەکانی بە سەرکردایەتی و سەرکردایەتی سیاسی و قیادەی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە سەروی هەمووشیانەوە بەڕێز جەنابی مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کە سوپاس بۆ خوای پەروەردگار لەسەر دەستی ڕۆڵەکانی ئەو خەڵکە نازناوی پیاوی مەردی پێبەخشراوە کە بینیشمان خەڵک ئەوەندەی کە ئیستیجابەی بۆ کۆمەڵی ئیسلامی هەیە ئەوەندەی کە هاوکاری کۆمەڵی ئیسلامی دڵی بە کۆمەڵی ئیسلامی خۆشە دەبینە کۆمەڵی ئیسلامی تاکە هێزە کە ماوەتەوە لە ساحەکەدا کە بەڕاستی نەهاتوتە ژێرباری کۆمەڵێک داواکاری کە دەسەڵات لەوانەیە خەڵکیشتە لە بەرامبەریدا چۆچی دادابێ بەڵام کۆمەڵی ئیسلامی بە نەفەسی درێژی خۆی بە سەبر و ئارامی درێژی خۆی لە کاتێکدا کە لە ڕابردوودا پێغەمبەران و هاوڵان پێغەمبەر و هاوڵان لەم کاتێ ئێستاماندا کە یادی کۆچە بەڕاستی ئەوان لە شارەکەی خۆیان خزم و کەسوکارەکانیان زاڵ مستەمکارەکان و دەریان نا بەڵام بە سەبر و ئارامێکی زۆرەوە توانیان ڕوبەڕووی ئەو ستەمە ببنەوە دوای ماوەی چەند ساڵێک لە دروستکردنی دەوڵەتی ئیسلامی لە مەدینەدا و دوای علاقاتێکی گەورە لە دەوڵاتانی دراوسێ و دەوروبەر توانیان جارێکی کە هیوایش کە بخەنەوە بەردەست و بەردەمی خەڵک و هاوڵاتیانی شاری مەکەش و دیسان زایش کە شاری مەکە ڕزگار بکەنەوە هیوایشتریان دایەوە بە خەڵک بۆیە ئێستا ئێمە لە حاڵەتێکداین بەڕاستی کە خەڵک لە ڕابردوودا بێهیوا بووە ئێمە هاتووین بە عەزم و ئیرادەیەکی بەهێز بە پەیامێکی بەهێزی لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی کوردستان هاتووین ئەو بێهیوایە و ئەو بێ ئیرادەی کە دوو هێزی دوو لایەنێک کە دەسەڵاتیان قۆڕق کردووە پەرلەمان دادەخەن مامۆستا دەدەنە بەرشەق خوێندن و ڕۆشنبیری و سەقافەت لە وڵاتدا دەخەنە ژێرپیانەوە کۆمەڵی ئیسلامی بە پشتیوانی خوای پەروەردگار پاشان سەرکردایەتی حەکیمەکەی و کاندیدە بەڕێزەکانی و ئەندام و دۆستان و خۆبەخشەکان و هاوڵاتیانی بەڕێزی هەرێمی کوردستان ئەو جارێشکە ئەو بربەستە تێک دەشتێنێت و ناهێڵێ ئەو بێهیواییەی کە ستەمکاران و دوو هێزی دەسەڵاتداری قۆڕەخکار کە هەموو سەرۆت سامانێکی ئەو خەڵکیان دزیوە جارشتە نێڵن هیوایەکەشیان لێ بزن بەسەریدا زاڵ بن. سپاس من دوا دەرفەتە دەمەوە خاڵەکاوە کاندیدی ژمارە 4 لە لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی دوا پەیامت دوا قسەت بۆ ئەم پۆلە گەنجە جوانە بۆ خەڵکی دەڤەری بتوێن پشدەر بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. وڵی زارێ ئەم هەموو ناوە جیاوازەی من زۆر نیگەرانی یەک ژمارەت هەیە تەسەوڕ دەکەم یەک ژمارەت هەیە چەند ناوێک و یەک ژمارە هەیە بە تەکید هەموو هاوڵاتیان سەرانیش بە ناوە جیاوازەکانی من ئاشنان بۆ زۆر پێی نیگەران نیم ڕاستە دەمەوێت دووە قسە تەنها ڕووکردنەوەیەک بڵێم یانی ئەگەر ئەم با بڵێن دەسەڵات لە هەرێمی کوردستان دڵی بە بێئومێدبوونی بەشێک لە هاوڵاتیان خۆش بێ من پێم وایە ئەمە هێندەی پەیامە بۆ دەسەڵات هێندە پەیام نییە بۆ کۆمەڵی ئیسلامی و هاوپەیمانەکانی لەو ڕوانگەیەوە بێئومێدی ئەمەی کە ئەم سەرچاو بێئومێدی گرتووە لەو ڕوانگەیەوە نەبووە باوردبین لەو ڕوانگەیەوە نەبوو کە دەسەڵات کاری جوانی کردووە هێواش ئەم خەڵکە بێئومێد دەبێت لەلایەنە ئۆپۆزیسیۆنەکان لە کۆمەڵی ئیسلامی بۆی کە دەنجی پێنەدا بابەتەکە لەو ڕوانگەیەوە نییە لەو ڕوانگەیەوەیە خەڵک بێئومێد ئەم سەرچاو لێرە و لێەوە بێئومێدی هەیە ومێدی زۆرتریان لە کۆمەڵی ئیسلامی و لایەنەکانی تر چاوەڕێ دەکردبەوەی کە ئەم لایەنە بدەنە دادگا وامانە لە کورسی بێننە خوارێ کاتێک کە نەیانتوانیەوە بیان دەنە دادگا و لە کورسی بیان هێننە خوارەوە کەواتە دیدی خەڵک بەرامبەر نیگەرانی ئەمان هە لە شوێنی خۆیەتی لەو ڕوانگەیەوەیە ئەمە هێندەی پەیامە بۆ ئەوان یعنی ئەگەر بێت و خەڵک لە ڕوانگەی ڕێڕەوی خۆیەوە کە دەنگدانە بێ ئومێد بێ کەواتە ئەمە چاوەڕوانی تەقینەوەیەکی لێ دەکرێت چاوەڕوانی تەقینەوەی ناڕزایەکان چاوەڕوان دەکرێت وڵاتێکی لیبیای لێ بچێت 2000 بە ئاقارێکی زۆر خراپدا بڕوە بۆیە زەرورە دەسەڵات پێش لەم پەیامە تێبگا ئەم پەیامە ڕووی لە ئەوە ڕووی لە ئێمە نییە باشە لەم پرۆسەیە دوا قسەت چییە بۆ خەڵک وڵی من دوا قسەم ئەوەیە کە خەڵکی هەرێمی کوردستان بە جۆش و خرۆشێکەوە دەنگ بە لیستی ١٩٤ بدەن چەندە لە ڕابردوودا با بڵێن خاوەنی شاکارە دڵنیایان دەکەینەوە خاوەنی نەخشەین خاوەنی پلانین بۆ ئەوەی کە لە ئایندەدا بتوانین بەرەو باشتر و بەرەو جەریئانەتر و بەرەو قۆناغی باشتر بۆ سنووردانان بۆ زوڵم لە هەرێمی کوردستان بۆ بەرەو باشبردنی سیستەمی حکومڕانی لەو ڕێکارەوە و پێداگرتن لەوەی کە دەبێت خاوەنی پەرلەمان و موسساتێک بین و ڕێگە نەدەین ئەم دەستدرێژیانە بکرێتەوە سەر مافی هاوڵاتیان ڕێگە نەدەین بەوەی کە داهات
ناشەفا بێ ڕێگە نەدەین بۆی کە خەرچی بە شێوەی نادادگەرانە دابش بکرێت. زۆر سپاس من لە کۆتایی بەرنامەکەمە دووبارە سپاسی میوانە سەرچەکانی بەرنامە بەڕێز مامۆستا حسێن ئاغا بانخوازی دەبەرەکە بە مامۆستا ڕزگار قادر بەرپرسی مەڵبەندی پێنجێڕانی کۆمەڵی ئیسلامی و بەڕێز مامۆستا کامەران بابانزادە کاندیدی ژمارە 4 لە لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی کوردستان و کاک عوسمان سەکتانی کارگەڕی هەڵبژاردن و ڕاپرسی لە مەڵبەندی پێنجێڕانی کۆمەڵی ئیسلامی کوردستان. سپاس بۆ ئەم پۆلە گەنجە جوانە کە لێرە ئامادەبوون بەرنمەکەیان جوانتر کردین و سپاس بۆ هەموو دانیشتوانی دەڤەری ڕانیە و بینەرە بە ڕێزەکانی کەناڵی ئاسمانی پێە و سپاسی زۆر بەڕێز و خۆشەویست کاک عەبدوسەمەد لە چوارقورناکەین کە ئەم دەرفەتەی پێداین لە ماڵە جوانەکەی ئەوە ئینشاءڵڵا هەمیشە پایەدار و فراوانتر ببێ. بەرنامەکەمان پێشکەش بکەین. زۆر سپاسی میوانداریە و بەڕێزاکەین و سپاسی هاوکارانمەکەم لێرە لە دەبەری ڕاپەڕینەوە کە لە دەرهێنان و وێنەگرتن و گواستنەوەی ئاسمانی لە ڕێی SNG-ەوە بەرنمەکەیان گواستەوە لە شاری سلێمانی و لە کۆنتترۆلی سەرەکی هاوکاریان کردین لە ژووری کۆنتترۆل. سپاس بۆ هەموو لایەک. تاڵخەیەکی داهاتووی بەرنمەکەمان لە شارێکی دیکەی هەرێمی کوردستان تایبەت بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پێتانەگەینەوە. هەموو لایەکتان بەخوای گەورە و مەزنە سپێرین، شاد و سەرکەوتوو بن، خواتان لەگەڵ. زۆر سپاس.